بونیم فستیڤال و پێشانگایانە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکان جا بەرهەمی خۆماڵی بێت یاخود بەرووبوومی ناوچەکانی دیکە بێت و کاری دەستی بێت ئەمە واکات کە بۆ ماوەیەکی دیاریکراویش بێت گەرموگوڕی زیاتر بە بازار بدات. کاریگەری ئەم فستیڤالانە لەسەر ناوچەکان چۆن دەبێت لا بەڕێز ئەحمەد جەمیل لەپرسم کە بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی دهۆکە و ڕاستەخۆ لە ئامێدیۆ لە شوێنی بەڕێوەچوونی فستیڤالەکە لەگەڵمانە بێت. ئەم کاتت باش بەڕێز ئەحمەد سڵاوتان لەبێت. لە ناو فستیڤالەکە بەس تەحین نمایش کراوە یان چ بەرهەمێکی کە هەیە و نمایشکردنی ئەم بەرهەمانە و بازار دۆزینەوە بۆیان کاریگەری چەند هەیە لەسەر بازار لەسەر بوژانەوەی ئابووری لەو ناوچەیە؟ بەڕێز ئەحمەد گوێت لە من هەیە؟ ئەگەر هاوکارانم یارمەتیم بدەن تا بزانین بەڕێز ئەحمەد تا چەند گوێی لە ئێمە بوو لە بەرەوەی لە ناو فستیڤالەکەیە کە ئەم فستیڤالە لە دوێنەوە دەستی پێکردووە وەکو ناوی فستیڤالەکە فستیڤالی تەحینە لە ئامێدی دەستی پێکردووە. هاوکارانمان باسی ئەویان کرد کە جگە لە تەحین چەندین بەرووبوومی خۆماڵی لە ناو فستیڤالەکەدا نمایش کراوە بەرووبوومی جوتیارانی ناوچەکە جا ئەوەی کە جێی سەرنج بوو جوتیارانی خانم لەوێ هەبوون کە بەرووبوومەکانیان بەرووبوومی دەستی خۆیان بوون بەرهەمی دەستی خۆیان بوون ئامادەیان کردبوو بۆی کە نمایشی بکەن وەکوی بینن ئەوە جگە لە سماق بەرهەمی خۆماڵیەکە هەر ئێو ناوچانێ و هەروەها تەحین و جگە لەوە میوە بەرووبوومی میوەی زستانە بە هەمان شێوە لە ناو پێشانگاکەدا نمایش کراوە لە ناو فستیڤالە گەورەیەدا نمایش کراوە و خەڵکێکی زۆریش لە ناوچەکانی دیکەوە چن ئەمە جگە لە کڕینی ئەم بەرهەمە خۆماڵیانە هاوکات دەبێتە جوڵەیەکی گەشتیاریش بۆ ناوچەیە خەڵک سەردانی ناوچەکە دەکات وە سروشتێکی جوانی هەیە ئەمانە هەمووی بەیەکەوە بێتە یارمەتیدەر و پاڵپشتێک بۆی کە جوڵەی بازرگانی زیاتر دروست بێت بازار گەرم و گورتر بێت وەکوی بینین چەندین بەرهەمجیا لە تەحین لە ناو ئەو کۆشکانەی کە دیاری کراوە فرۆشراوە نمایش کراوە دانراوە بۆ فرۆشتن هەمویان بەرووبوومی خۆماڵی کوردین و ئامێدیژێکێکە لەو ناوچە ڕەنگینانەی کە دەوڵەمەندە بە چەندین بەرووبووم و بە تایبەتیش کونجیەکەی توانراوە چەندین بەرهەمی دیکەی لێ دروست بکرێت بە پیشەسازی بکرێت وەکو تەحین و هەروەها چەندین زەیتی تایبەتی لێوەربگیرێەوە بە شێوازی شیرینی دیاری دروست بکرێت و پێشکەش بکرێت ئێستا کەی بینن بەرهەمی هەناریش هەیە لەوێ هەناری خۆماڵیە و شەربەتەکەی و هەروەها تەحین جا ئەم شێوازی فرۆشتنە لە هەر وڵات و هەر ناوچەیەک هەر شارێکدا ئەکرێت بۆ ماوەیەکی دیاریکرا و هەم خەڵکەکەی کڕیارەکە سوودی لێبینیان فرۆشیارەکەش. ئێستا ئەگەر هاوکارانم جارێکی دیکە وێنەکانی میوانەکە ببەخشنەوە بێمە بەڕێز ئەحمەد جەمیل کاک ئەحمەد سڵاوت لەبێدەم کاتت باش. کاک ئەحمەد ئەو جوڵەی کە دروست بۆ لە دوێنێەوە بەهۆی ئەو فستیڤالە جوان و ڕەنگینەی کە هەیە لە ئامێدی تا چەند کاریگەری هەیە لەسەر بوژانەوەی بازار؟ باش و همی بینرن هجا وکی دیار امریکا روزا دوی فستیوالا سنور تحین و برهمن خمالی سنور قضا آمیدیه خلکه که زور قصدا و فستیواله کریه برهمن جورا و جورن تحین خمالیه برهم جوتیاره فقیه اشکاتیه میویجه کتکه هجیره کار دستیه خارنین کردوارینه هر تشت تدوید لوی فستیوال آماده زیده باری نقشین کردواری کادن آمیدیه خبیسین آمیدیه کارین دستی تشتین جورا و جورن یعنی جوتیارن دوره باشە بەڕێز ئەحمەد ئەو فستیڤالە بە ناوی فستیڤالی تەحینە بۆچی؟ ئەنی بۆ ناوتان ناوە تەحین؟ ئایا تەحینی ئامێدی لەگەڵ تەحینی ناوچەکانی دیکە جیاوازە خۆشترە چ جیاوازیەکی هەیە وا فستیڤالێکی گەورە و گران بە ناوی تەحینە و نمایشی چەندین جۆریشی تیاکراوە؟ بله وکی دیار کل صدور قضا آمدیه سوه ایک آش تحینه هنه دورن جدا و جدا و همیشه بر همه خمالی کنجیا دوره و لسر دارا و پلات هده چه کنم دیسان جیب آوه
وهندك جيب آشر كهرة بنا طامك جواز وتايبت هي باشە ساڵانە چەند تەحین لەو ناوچەیە چەند ینی بڵین بەرهەمی کونجیەکە ئەکرێتە تەحین لە سنووری ئامێدی چەند تەحین بەرهەم دەهێنرێت بله وكو يديار او روبر دست ما کو هاتینا چاندن سنور قضا آمدیه 850 دونم هاتیه چاندن کنجیا بر همه واجی 240 پاندن جبر کو خواسته که زور سر هیا اگر پتوی بون باجر دیت کردستانی جی مفاجت هیتا ورگرد باشە بەنیازین ئەو فستیڤالە لە ناوچە و شارەکانی دیکەی کوردستان بکەنەوە بله ده هر دهی زورا باجرگانی دهو که پیوندی مکر و آماده بون ویره هم ده هولا دین کو پرکا و چندین فستیوالن دیل جهن جدا جی بکن باشە بەڕێز ئەحمەد ئێوە بەڕێوبەری کشتتوکاڵی دهۆکن دهۆک ناوچەیەکی دەوڵەمەندە بەپیتە ئەوەی پێویستە بۆ کشتتوکاڵ تێیدا هەیە لە ڕووی ژینگەیەوە ئێستا بینین لەلایەک کونجی هەیە لەلایەکی دیکە برنج بەتاتە هەموو ئەمانە هەیە تا چەند هەوڵتان داوە کە تەحین وەکو بەرهەمی کونجی بە بازار بکرێت لە دەرەوە وای لێ بکرێت کە بازارێکی باشی بۆ بدۆزرێتەوە هاوشێوەی پەتاتەکە هەناردەکراوە هەروەها سێ و هەموو ئەمانەی کە نێردرانە دەرەوە بە هەمان شێوە کار بکەن کە بەرهەمی جوتیاران لە بەرهەمی کونجیش بڕواتە دەرەوە بله هر نوکه آماده تینه کردن که افکنجیه و تحین و برهم خمالی بچیتا دربه بو نمونه آش بیازه نوکه حاضریات کرد 35 تن تحین فرقت اروپا و امریکا باشە شێوازی پاکێجینکردنەکەی چۆنە ئەو تەحینە ئایا توانای ئەوەتان هەیە لەسەر شێوازی ستانداردێکی جیهانی بێ بۆی بڕواتە وڵاتانی دیکە بله اف پاکیج کردن همی شواز زانستی و ریکوپیکه و دروازه سنوری بهن روانه کردن بو دروی ولاتی و استاندارن و چی اشکال نینه باش بەڕێز ئەحمەد جەمیل بەڕێوبەری گشتی کشتتوکاڵی دهۆک لە ئامێدی لە شوێنی بەڕێوەچوونی فستیڤاڵی تەحینی ئامێدی لەگەڵمان بووی سوپاس بۆ ئێوە